باری جێبەجێکردنی ئەو ڕێکەوتنەی کە لە نێوان ئەمریکا و ئێران هەیە بە نێوەندگیری قەتەر لەگەڵ دکتۆر مەجید حەقی چاودێری سیاسی لە هێلسینکی پایتەختی فنلەنداوە قسە دەکەم. دکتۆر ئەم کاتت باش، زۆر بەخێر بێت بە کوردستان 24. دکتۆر چاوەڕێ دەکەن کە ئەم ڕێکەوتنە ببێتە هەوێنی ڕێکەوتنی دیکەش دواتر لە نێوان ئێران و ئەمریکا؟ لە ڕاستیدا بارمتەگرتن و لە ڕێگای بارمتەوە باجبەرکردن بەشێک لە سیاسەتی ناونەتەوەی یا استراتیژی سیاسەتی ناونەتەوەی کۆمەڵی ئیسلامی ئێران لەگەڵ جیهانی دەرەوە بووە. احتمالی ئەوەی کە ئەم ڕێکەوتنە ببێتە هۆی ئەوە کە هەندێک بڵێن هەندێک ڕێکەوتن لە دوای ئەوە بێتن نەختی زەحمەتی ئینسان لە ئێستا پێشبینی بکات، بەڵام لە سیاسەتدا و لە پەیوەندیە ناونەتەوەیەکاندا هیچ شتێک ناممکن نییە. بەتایبەتی ئەم ڕێکەوتنە لە کاتێکدا جێبەجێکرەوە کە ئەم یعنی ساڵڕۆژی یەکەم ساڵبەجەری دەستپێکی شۆڕشی ژیان ئازادیە ڕئیسی سەرۆکۆماری کۆمەڵی ئیسلامی ئێران بەرەو نیویۆرک لە ڕێوەدەوە و هەروەها ساڵی داهاتوو هەڵبژاردننی سەرۆکۆماری کۆمەڵی ئەمریکا، هەمووی ئەوەنە شوێندەنەر بوون لەسەر ئەوە کە ئەم ڕێکەوتنە لەو کاتەدا جێبەجێ بکرێت بە بەهۆی ئەوە کە مەسلەی شەڕی ئوکراینش یەک لە سەرێشەکانی هەرە گەورەی کۆمەلگای ناونەتەوەی بەتایبەتی و ڕۆژهەڵاتی ڕۆژەوەیە. هەجری ئەوە هەیە کە ڕێکەوتنی دیکەش لە ڕێگادا بێت، هەروەکو چۆن لە ساڵی ڕابردوودا لە ماوەی ساڵی ڕابردوودا زۆر ڕێکەوتنی دیکەش لەو بوارانەدا بەتایبەتی لە پەیوەندی لەگەڵ ئاڕگۆڕی زیندانیەکان و بارمتەکان لەگەڵ وڵاتانی ئوروپایش ئەنجام درەوەن. بەڵێ دکتۆر، جگە لە بابەتی ئاڵوگۆڕکردنی ئەو دابەندکراوە لە ئەمریکا و ئێران خۆتان دەزانن ینی ئازادکردنی 6 ملیارد دۆلاری ئێرانیش لە هەرادایە کە ئەمە جۆ بایدن بڕیاری لێدا و کۆماریەکان زۆر ناڕازین خۆتان دەزانن. بەڵام لەگەڵەوەشدا ئەم پارەیە بۆ هەندێک بابەتی دیاریکراو دەبێ خەرج بکرێ. ینی پێتان وایە ئەمەوەکو بابەتی نەوت بەرامبەر بە خۆراکەکە ینی کە تەنیا بۆ چەند بابەتێکی دیاریکراو دەتوانن ئەم پارەیە خەرج بکەن لە ئێران؟ دەزانی کۆمەڵی ئیسلامی ئێران لە هەلومەرجێکی زۆر زەعیفتە لەوازە لە ڕووی هەم لە ڕووی ناونەتەوەی هەم لە ڕوویەک مەشروعیەتی ناوخۆیی لەدەستەوە، چونکە مەشروعیەتی ناوخۆیی لەدەستەوە بۆ پاراستنی بەرژەوەندی خۆی بۆ پاراستنی حکوومەتی خۆی ئامادەیە زۆر کار بکات. یەک لەوانە ئەوە کە پەسەند بکاتن جیا لەوە کە ئەو بارمتەکانی ئێرانی یا دووتابعیەتی بەربداتەوە، هەرچەند لەگەڵ ئەوەشدا بەندکراوەکانی تاوانبارانی ئێرانی لە ئەمریکاش بڵاو بووە، بەڵام بەوا ڕازی بووە کە پارەی خودی ئێران یعنی 6 میلیارد دلاری ئێران لە کۆرەی باشوورەوە بێت بۆ بانکەکانی قەتەر بە لەوێدا لەژێر چاودێری ئەمریکا لە چارچوەی ئەو دەمارەکانی کە ئەمریکا دیاری کردووە زۆرتر وەکو پارە بەنان بکرێت یا نەوت بەنان بکرێتن کە بۆ ئێران لە حالی حاضردا کە لە قەیرانی زۆردا دەژیت ئەمە بۆی هەنگاوێکە، یعنی بەواتای ئەوە کە لانیکەم بەشێک لە پارەکەی کە دەتوانێت پێویستیەکانی سەرەتایی لەژێر چاودێری ئەمریکادا جێبەجێ بکات ئەوان بخۆیان لەو هەلومەرجەدا بە سەرکەوتنێک دەزانن. بەڵێ دکتۆر، خۆتان دەزانن کە ئەمریکا لەگەڵ وڵاتانی ڕۆژاوایی ڕاگەنراوێکیان هەبوو ناڕازی بوون سەبارەت بە ینی ناڕزایەتیان دەربڕی سەبارەت بەوەی کە ئێران پابەندی پیتاندنی یۆرانیۆم نابێ و ڕێکەوتنی کە هەیە و لەگەڵەوەشدا ئێران ینی مۆڵەتی چەند چاودێرێکی وزەی ئەتۆمی نوێ نەکردەوە. ئەمە هیچ کاریگەریەکی نابێت لەسەر ئەو ڕێکەوتنەی بۆ نمونە کە ئەمڕۆ جێبەجێ دەکرێت و هەنگاوەکانی دواتری نێوان ئێران و ئەمریکا؟ لەگەڵ ئەمەش ئێستا کە باشتان بە مەسەلەی ئەوەی کە دەڵێن بەرجام کرد، یعنی لە ماوەی چەند هەفتەی داهاتوودا یەک لە مەرجەکانی بەرجام کە بریتی بێ لەوە کە دۆرپێچ یا بڵێن تەحریمەکانی پەیوەندیدار بە کڕین و فرۆشتنی چەکی قورس لەلایەن ئێرانەوە یا لەلایەن کۆمەلگای ناونەتەوە لەسەر ئێران نادەچێت. احتمالی ئەوە کە ئێران ئەم چەند وزەگایە یعنی مافی ئەوەی کە پێ نەدراوە کە چاودێرانی ئەنرژی ئەتۆمی بن سەردانی ئێران بکەن، ئەوەیە کە لەگەڵ ئەوە معاملە بکاتن لە هەگەری ئەوە کە ئەمریکا یا وڵاتانی ئوروپای بیانەوێت ئەم بەندەی پەیمانەکە جێبەجێ نەکەن، ئەوان بتوانێت لە ڕێگای بە بارمتەکردنی پرسی ئەتۆمی مەرجەکانی خۆی لەسەر کۆمەلگای ئێران دەپسە بزن، چونکە هەر وەکو لە پێشتریش ئەرزم کردن ئێران سیاسەتی گشتی ئێران لە پەیوەندی لەگەڵ کۆمەلگای ناونەتەوەیەتی بەتایبەتی لە هەلومەرجی ئێستای جیهاندا کە رووسیا و ڕۆژاوا و چین و ڕۆژاوا لە بەرامبەر یەککەوتون
ئێران دەتوانێتن وەکو کارتی فشار ئەوانە بەکاربێنیت بۆ کە هەندێک لە بەرژەوەندیەکانی خۆی لە پەیوەندی لەگەڵ پرسە ناونەتەوەیەکانەوە بەتایبەت مەسەلەی کڕین و فرۆشتنی چێکی قورس بەکاربێنیت کە من پێم وایە یەک لەوانەیە بەڵام ئەمەش دوور نییە بەتایبەتی بایدن بۆ ئەوە کە بتوانێت لە هەڵبژاردنەکانی ساڵی داهاتوودا قسەیەکی بۆکردن هەبێتن هەندێک معاملەیەکی کورتمەوەش پێ لەگەڵ ئێران بکات لە پەیوەندی لەگەڵ پرسی ئەتۆمی ئێران. بەڵێ زۆر سپاس دەکەم دکتۆر مەجید حەقی چاودێری سیاسی لە هێلسینکی لەگەڵم بووی دەست خۆش.